بەر لە 4 ساڵ لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کۆسرەد ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وڵاتی ئیتالیا پایدارترین خەڵاتی پێبەخشرا لە بەرامبەر بەشداری کارە و ڕاستەوخۆی لەبەرەکانی جەنگ دژ بە تیرۆریستان و هەوڵ و تێکۆشانی بۆ بەرقەراربوونی ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ لە وڵاتی ئیتالیا خەڵاتی ساڵانەی پیکاسۆسی زێڕین بە کۆسە ڕەسوڵ عەلی بەخشرا. خەڵاتی پیکاسۆسی زێڕین خەڵاتێکی ساڵانەی هەرێمی تۆسکانەی وڵاتی ئیتالیا هەر ساڵی دەبەخشێتە یەکێک لەو کەسایەتە جیهانیانەی کە پاڵپشتی و پارێزگاری لە مافەکانی مرۆڤ دەکەن. پێدانی ئەو خەڵاتەش بە کۆسە ڕەسوڵ عەلی لەسەر پێشنیازی ئیندریکۆ ڕۆسی سەرۆکی هەرێمی تۆسکانەی ئیتالیا بوو کە بڕیاریدا خەڵاتی پیکاسۆسی زێڕین پایدارترین خەڵاتی هەرێمەکە بەخشێتە کۆسە ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. هۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان هۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان بۆ تەوێردی سەرێ زوبان. لە مەراسیمێکی شایستەی جەماوەریشدا خەڵاتی پیکاسۆسی زێڕین بە کۆسە ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشرا. کۆسرەد ڕەسوڵ عەلی لە ساڵی 1952 لە گوندی شیواشۆکی گەورەی سنووری شاری کۆیە لەدایک بووە. لە ئێستادا سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لە سەرەتای لاوێتی لە قۆناغەکانی خوێندنەوە تێکەڵ بەکاری ڕێخستن و سیاست و خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد دەبێت. لە ساڵی 1975 کۆسە ڕەسوڵ پەیوەندی بە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستانەوە دەکات و دەبێتە سەرپەرشتیان ڕێخستنەکانی کاروباری خوێندکاران. یەکێک بۆ لەو هەواڵانەی لە ساڵی 1976 لە شاری کەرکووک کۆمەڵی خوێندکارانی کوردستانیان دامەزراند بەهۆی زۆری چالاشە سیاسیەکانەوە. لە ساڵی 1977 لەلایەن ڕژێمی بەعسەوە دەرجی دەکرێت و زیندانی دەکرێت. کۆسە ڕەسوڵ عەلی لە بەرامبەر ئەشکەنجەدانی جەلادەکانی بەعس خۆراگر دەبێت و هیچ جۆرە ئێترافێک لەسەر ئەڵقەکانی ڕێخستن و هەواڵەکانی نەکردووە بۆیە سەربەرزانە لە زیندان هاتۆتە دەرەوە. هۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان. کۆسە ڕەسوڵ عەلی لە ساڵی 1970 بۆتە ئەندامی سەرکردایەتی ڕێخستنەکانی ناوخۆی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان. لە هەمان کاتیشدا لێپسرایی و ڕێخستنە نهێنیەکانی شاری هەولێر بووە کە ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە چالاکی و جموزۆڵی بەفراوان لەو شارەدا. لە کۆنفرانسی سێمی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان لە ساڵی 1983 بۆتە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان و دواتر بۆتە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1988 تا ساڵی 1991 ئەندامی ناوەندی کۆمەڵە و لێپسرای و ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بووە. لە ساڵی 1984 بۆتە لێپسرایی مەڵبەندی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 1985 بە سەختی بریندار دەبێت. لێگرتنی هەردوو مەڵبەندی 3 و 4دا لە ساڵی 1986 کۆسە ڕەسوڵ دەبێتە لێپسرایی مەڵبەندی 3 هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان تا ساڵی 1988 کە یەکێک بووە لە چالاکترین مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرکردایەتی کۆسە ڕەسوڵ عەلی چەندان چالاکی گەورە و نەبەردی زۆریان تۆمار کردووە. لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 کۆسە ڕەسوڵ عەلی وەک ئەندامی مەکتەبی سیاسی ئەرشی سەرپەرشتیکردنی ڕزگارکردنی شاری هەولێر و دەوروبەری پێدەست پێدرێت و ڕۆڵێکی گەورەی هەبووە لە ڕزگارکردن و ئازادکردنی شاری هەولێر لە دام و دەستگا داپۆسێنەکانی بەعس و نەمایەکی کورددا شارەکەیان ئازاد کرد. لە ڕزگارکردنی شاری کەرکووک لە ساڵی 1991
کۆسە ڕەسوول عەلی یەکێک وە لەو سەرکردانەی ڕۆڵێکی گەورە و دیاری هەبووە لە ئازادکردنی ئەو شارە. لە دوای ڕاپەڕینیش کۆسە ڕەسوول عەلی دەبێتە لێپسایی بەری کوردستانی لە سنووری پارێزگای هەولێر لە ساڵی 1992 لە یەکەم هەڵبژاردننی پەرلەماندا دەبێتە ئەندامی پەرلەمانی کوردستان. دواتریش لە ساڵی 1993 تا ساڵی 1996 دەبێتە سەرۆکی دووەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. دواتریش دەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەی سلێمانی تاکو ساڵی 2001. هۆکاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان، هۆکاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان، نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان. لە ساڵی 2001 بۆ بە لێپسراوی دەستەی کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 21/6 ساڵی 2006 کۆسە ڕەسوول عەلی وەک جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان دەستنیشان دەکرێت و هاوکات دەبێت تا جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا کۆسە ڕەسوول عەلی بە سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژێردرا. لە ژیانی پێشمەرگایەتیدا کۆسە ڕەسوول عەلی بەشداری دەیان داستان و نەبەردەی قارەمانانەی لە بەرامبەر دژمنانی گەلی کورد کردووە. هەروەک سەرکردایەتی چەندین شەڕی یەکلاییکەرە و کەمەرشێنی لە بەرامبەر سوپای ڕژێمی بەعزدا کردووە. نمونەیە و شەڕانەش داستانی گرتنی سەری ڕەشە کە بەرابەرایەتی و سەرکردایەتی کۆسە ڕەسوول عەلی بوو. کۆسە ڕەسوول عەلی لە پێناو ئازادی کوردستان و ڕزگارکردنی گەلی کورد لە جەور و ستەم سێ ڕۆڵەی خوێنی ئاڵیان پێشکەش بە خاک و نیشتیمان کردووە. کۆسرە ڕەسوول عەلی لە سەرەتای سەرهەڵدانی تیرۆرسانی داعش و داگیرکردنی چەند ناوچەیەکی سنووری هەرێمی کوردستان بەشداری کاریگەر و ڕاستەخۆی لە شەڕەکانی دژ بە تیرۆرستان کردووە. ڕۆڵی گەورەی هەبووە لە تێکشکاندن و وەدەرنانی داعش. بەردەوام لە سەنگەرەکانی پێشەوە پێشمەرگە ئاسا ڕوبەڕووی تیرۆرستان بۆتەوە. لە بەرامبەر ئەو قوربانیدان و خەبات و تێکۆشانەی کە ساڵانێکە لە پێناو بەرخەرابوونی ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ و ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستان ئەنجامی دەدات. لە ڕۆژی 12 ساڵی 2016 پایدارترین خەڵاتی هەرێمی تۆسکانە ئیتالیا کە خەڵاتی زێڕینی پیکاسۆسە بە کۆسە ڕەسوول عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشرا. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر. ژنی کۆشک و تەلارت بن بەرد و ناوچیایە، ژنی کۆشک و تەلارت بن بەرد و ناوچیایە، هەرچی ناوی